پرسە هەنووکەی و گرنگەکان گرفتەکانی کە ڕوبەڕووی جیهان بۆتەوە هەمووان لەم کۆڕبەندە جیهانیانەدا باسەکرێن بێگومان هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەت بەشدارە و ڕۆڵ و پێگەی گرنگیان هەیە لەو کۆبوونەوانەدا بۆیە ئەمڕۆژ بە گرنگی دەزان کە قسە لەسەر دوایین کۆبوونەوەکان و بەشداری حکوومەت هەرێمی کوردستان بکەین لەو کۆڕبەندە گرنگە جیهانیانەدا بۆیە میوانداری بەڕێز دکتۆر ڕامیار وەڵزی پسپۆرمان کردووە لە بواری ئابووریدا میوانی منە دکتۆر بەخێراتیم کاتت باش. زۆر سپاس کاتی زۆر سپاس. کۆبوونەوەکان کۆڕبەندە جیهانیەکان لە جیهانە بۆ پرسە هەنووکەی و کێشە سەرەکیەکان ڕێکەخرێ کوردستان تێیدا بەشدارە گرنگیەکەی چییە یاخود بڵین بەشداری هەرێمی کوردستان چ کاریگەریەکێ بێت؟ زۆر سپاس. طبعا بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی باڵادا لە کۆڕ و کۆڕبەند و کۆنفرانسە ئیقلیمی و جیهانیەکان ئەوە دەلالەتی وەیە کە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا نیشاندات و جێگەی بایەخیانە و نیشاندانی ئەوەیە کە لە گۆڕانکار و پێشهاتەکاندا پرسی پێ دەکرێت. لۆیە ئەگەر لە ماوەی سەدەی ڕابردوو کۆڕ و کۆڕبەندە جیهانیەکان بۆ بتە جێگای نەهامەتی بۆ گەلی کوردستان لە ئێستادا بۆتە جێگای ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو ناوەندێکی پێگەیەکی هەستیار و پێگەیەکی بەقیەم و بە لە ناوچەیەکیدا باڵادا پێشوازی لێ دەکرێت و جێگەی بایەخی وڵاتانی ئیقلیمیە بە تایبەت وڵاتانی کەندا و وڵاتانی جیهانی لە ئێستادا ئەلۆی ئەو کۆڕبەندانە بوونەتە هۆی ئەوەی کە بە شێوەیە کە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ پێشهاتەکان و گۆڕانکارەکاندا خۆی بگونجێنێت. باشە لە ڕووی ئابووریەوە چی پێ بەخشێ؟ طبعا کۆڕبەند و لووتکە جیهانیەکان لە ئێستادا بەشێکی گرنگی پانێڵەکانیان بریتە لەلایەنی ئابووری. لۆیە ئەو تەحەدیاتە گەورەی کە ئێستا ڕوبەڕووی ئابووری جیهان بۆتەوە بەشێکی بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت هەرێمی کوردستاندا کەوتووە. لۆیە ئەو کۆڕ و کۆڕبەندە جیهانیانەی کە دەبەسترێت کە لەلایەنی ئابووریەوە گرنگی ئەوتۆی زۆر بایەخیان هەیە بۆ هەرێمی کوردستاندا لەبەرەوەی کە وەکو بە شێوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستاندا لە شاندێکی باڵای کە پێکاتۆ لە سەرۆکی حکوومەت و وەزیرەکان کە بەشداری لووتکەکاندا دەکەن دەبێتە هۆی کە لێک تێگەیشتنێک و پردێک لە نێوان و بەرهێنەرانی ناوخۆ لەگەڵ و بەرهێنانی دەرەچی و حکوومەتی هەرێمی کوردستان کە جێگەی هەموو کات هەوڵ دەدات بۆ ئەوەی کە هانی و بەرهێنەرانی بیانی بۆ ڕاکێشانی سەرمای بیانی بۆ ئەوەی کە بۆ تەنمێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەنمێی ژێرخانی دروستکردنی ژێرخانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەنی پەیوەندی نێودەوڵەتیەکانەوە لۆیە هەموو کات هەوڵ دەدات بە شێوەیە کە ئەو عیلاقا نێودەوڵەتیانە بەکاربێنێت بۆی کە بتوانین لایەنی ئابووری و سوودیان لێ بینین. باشە دکتۆرەمە دیوەکەی دیکەوەیە کە هەرێمی کوردستان چ فاکتەرێکی گرنگ بە ئابووری جیهانە بەخشێت؟ طبعا حکوومەتی هەرێمی کوردستاندا و بەهۆی ئەوەی کە لە زەوی ژێرزەوی و لەسەر زەوی شوێنێکی گرینگە بۆ پیشەسازی بۆ کشتتوکاڵ بۆ ناوچەی گەشتیاری لۆیە بەبکو سەرچاوەیەکی گرنگ دەڕواندرێت بۆ ئابووری بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەدا. لۆیە بە شێوەیە کە بیئەکەی مستەدامەیە لەوەی کە واتە بیئەکەی مولائیمە لەوەی کە لەلایەنی زۆر لایەنی ئابووریەوە ئێمە بتوانرێت لە جیهان و بەرهێنەرە دەرەچەکان سوودی لێ بینن و هەرێمی کوردستانیش بەتایبەت لە کابینینۆدا لە پاشەوە 20 ساڵی حکومڕانی لە کابینینۆدا زیاتر احتیمامی بەوەیدایە کە بە شێوەیە کە بتوانرێت ئەو کشتتوکاڵ لەلایەن کشتتوکاڵی و مەسەلەن هەناردە بکات بە شێوەیە کە پرۆژە استراتیجیە گەورەکان لەلایەن و بەرهێنەرانی بیانیەوە بەڕێوە بردرێت و کۆمەڵێک سەرچاوەی دیکەی هەیە وەکەوەی کە دەتواندرێت سوودیان لێ وەربگرێت لەلایەن و بەرهێنەری دەرەچی وەکەوەی کە مەسەلەن بۆ قانونی استثمارمان هەیە کە دەتوانرێت زۆر هاوکاری و بەرهێنەری دەرەچی بکرێت بۆی کە بتوانێت سەرمایەکانی لە کوردستاندا وەگەڕ بخات. زۆر سکتەری سەرەکیمان هەیە وەکو گواستنەوەی گشتی وەکو کشتتوکاڵ وەکو ناوکردنەوەی ناوچە پیشەسازی گەورە لە بواری پەروەردە هەموو ئەوانە ئەو هەرێمی کوردستاندا ناوچەیەکی واتە فراوانە بۆی کە بتوانێت و بەرهێنەری دەرەکی ڕابچێشرێت و بەرهێنانی تێدا بکات. لۆیە ئەو کۆڕبەند و لووتکە جیهانیانە گرنگێکی ئەو تۆیان هەیە لەو بوارەوە کە بتواندرێت هەرێمی کوردستان و ژینگەی هەرێمی کوردستاندا بەو بەرهێنان بناسێنرێت. باشە دکتۆر هەندێک کێشە هەیە سەد جیهانی بووە بەبێ ویستی هیچ
ئابووریەک یاخود هیچ سیاسەتێک لە جیهانە بەرەو هەموو وڵاتانی گرتوتەوەی شتێک چوونی کەش و هەوایە گەرمبوونی گوی زەویە کامەش هەرێمی کوردستانیش ئەبێ خۆی ئامادە بکبەوە سەرۆکی حکوومەتیش جەختی لەوە کردەوە کەواتە چۆن نەتوانێت سوودی ڕاستەوخۆ وەرگێت لەو کۆربەندانە لەو دیبەیتانەی کە ئەنجامەدرێت لە ناو لووتکە جیهانیەکانە. سەرۆکی حکوومەت بە تایبەت لە بواری گۆڕانی کەش و هەوادا و خۆ ئامادەکاردنی حکوومەتی ئێستا و بەردەوام لۆ داهاتوودا بەردەوام جەخت لە پاراستنی کەش و هەوا دەکاتەوە، جەخت لە کردنەوەی ژینگەیەکی فراهم دەکاتەوە، جەخت لە پاراستنی ژینگە دەکاتەوە، جەخت لەوەی دەکاتەوە کە هەم قتاعی خاص هەم قتاعی عام هەردووچیان پێکەوە هاوکار بن لەوەی کە بتوانرێت ژینگەیەکی گونجاو ژینگەیەکی خاوێن استمرار بکات چونکە ئەو حکوومەتێکی ئێستا هەمانە بەنیازین لۆ داهاتوش هەمان بێتەوە لە ئێستادا بەردی بناغیدانن لەوەی کە لە داهاتوودا باشتر بەرەو پێش بچین. لێ بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان لە لووتکەی حکوومەتەکان لە دووبەی یەکێک لە هەرە یەک لە هەرە پانێڵە سەرەکیەکان بریتێ لە گۆڕانی کەش و هەوا کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لە وتارەکەشدا دەختی لە گۆڕانی کەش و هەوا کردەوە لەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا وەکو بەشێک لە خاوێنکردنەوەی کەش و هەوا لە جیهاندا بەشدارین وەکو بەشێک لەوەی کە ئێمە دۆستی ژینگەین بەشدارین لێیە بەشێکی گرنگ لە ئەوەی کە ئەو ناوچە سناعیانی کە دروست دەکرێت وەکو بەشێکی گرنگ لەو ئیستثمار و تەصنیعی کە دروست دەکرێت دەبێت اعتماد بکرێتە سەر ئەوەی کە ئەو فاکتەرانە ببنە هۆی کاری دۆستی ژینگە نەوەک پیسبوونی ژینگە و ئەو معایرانەی کە لە بۆ پێوەری خاوێنکردنەوەی ژینگە لە دنیادا فراهم کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت وەکەوەی کە زۆر کاراسانی دەکرێت بۆی بە ئەو وزە نوێ بوانەی بۆ بەکاربێنێت بۆ لە بواری پیشەسازی لە بواری پیشەسازی لە بواری هینانی ئۆتۆمۆبیل لێیە هەموو ئەو ڕێکارانەی یان ئەو پێوەرە نێودەوڵەتیانەی کە پێویستن بۆ ئەوەی کە ئێمە خۆمان ئامادە بکەین بۆەوەی کە بەرەنگار و ئەو تەحدیاتانە بینەوە لە بواری گۆڕانکاری کەش و هەوادا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا جێبەجێ کراون. هەردوو ڕۆژ پێش ئێستا فەرمانگەی گۆڕانی کەش و هەوادا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا دروست بوو کە پێشتر لە عێراقشدا بوونی نییە. جا دکتۆر ئەمە ژینگەی هەرێمی کوردستان بەراورد بە چەندین وڵاتانی دیکە زۆر لەبارترە هەروەکو ئەو ئیمارات کە ئێستا ئەو لووتکە جیهانیانەی لێ بەڕێواچێت ژینگەیەکی لەباری وەکو هەرێمی کوردستانیان نییە کە هەر چوار وەرزەکەشی تیابێت کەواتە لە کاتێکا کە هەرێمی کوردستان ژینگەیەکی باشی هەیە سروشتێکی باشی هەیە هەر چوار وەرزەکەی هەیە پێویستی بە چییە کە بتوانێت سوودی لەوەر بگرێت لە ڕووی کشت و کاڵ گەشت و گوزار پیشەسازی خۆی ئێستا هەموو حکوومەتەکان لە لووتکەی دووبەی دبینیمان کە بەشداری زیاتر لە 25 سەرۆکی وڵات و زیاتر لە 200 مؤسسات و زیاتر لە 300 وەزیر و زیاتر لە 120 شاندی حکومی لە لووتکەکەدا بەشدار بوون یەک لە تەوەر هەرە سەرچەکان گۆڕانی کەش و هەوا بوو یەک لە تەوەر هەرە سەرچەکان ئەوە بوو کە ئەو تەکنەلۆژیا نوێیە یان بۆ نمونە ژیری دەستکرد ئارتفیشەل ئینتەلیجەنسی ئەوانە نەبنە هۆکاری ئەوەی کە گۆڕانکاریێکی گەورە یان بارگانەیەکی گەور لە باری کەش و هەوادا دروست بکەن لێیە ئەوانە حکوومەتەکانی مستەقبەڵن حکوومەتی داهاتوون دەبێت ئێستاوە خۆمان لێ ڕابینین ئەو ڕۆناسبەی دەبی خۆمان لەگەڵ مۆزوعی ژیری دەستکرد و تەکنەلۆژیادا بگونجێنین پەیوەندێکی ڕاستەوانە هەیە بەوەی کە تا چەند پیشەسازی تا چەند سناعە بەرەو پێش بچی ئەوەندەش یعنی کاریگەری دەبێت لەسەر ژینگە لێ ئێمە دەبی بە شێوەیەک خۆمان بگونجێنین بەوەی کە بتوانین لەگەڵ ئەو تەتەوڕە سناعیە پیشەسازیە گەورەیە کە دروست دەبێت لەگەڵ ئەو هاتوچۆ گشتەی کە دروست دەبێت دەبی ئەمانە هەمویان وا بکرێت کە دۆستی ژینگە بن پێوەرە نێودەوڵەتەکانی کە دانراوە لە بۆ ژینگە دەبێت هەموو ئەوانە جێبەجێ بکرێت لێیە لە ئێستادا بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان لەو لووتکە و کۆڕ و کۆڕبەندە جیهانیانە بە شێوەیەکە کە خۆی لە خۆیدا پێوەری ئەوە وەرگیرایە کە حکوومەتی هەرێمی کوردستاندا دۆستی ژینگەیە هەموو ئەو ڕێکارانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا دەگرێتە بەر هەموو ئەوانە لە هاوکاری ژینگەن. دکتۆر ڕامیار سپاس بۆ قسەکانت سپاس بە هیوای سەرکەوتن سپاس کە بەشدار بوویت. زۆر سپاس.